بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. قال الله تعالى في القرآن المجيد: يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أذلة على المؤمنين أعزة على الكافرين يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم ذلك فضل الله يؤتيه من يشاء والله واسع عليم. سپاس و ستایش بخوای پروردگار، درود و صلوات بۆ پێغەمبەری نازارمان صلی الله عليه وسلم. برانی بەڕێز مسلمانانی خۆشەویست، ئێمەی مسلمان پابەندین بە شریعەتی خوای پەروەردگارەوە، بە بەرنامە و پەیامێکەوە کە الله سبحانه وتعالى ناردوێتی و پێی ڕازیە کە ئاینی پیرۆزی ئیسلامە، و بەو تەشریعەی کە لە قورئان و سنەت داهاتووە ئێمەی مسلمان لەسەرمان واجبە کە پابەند بین پێیەوە. هەدەف و ئامانجی شریعەتی ئیسلامی پیرۆز لە 5 خاڵە کە وەکو لە حەدیثێکە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسیەکە فەرمێ لە 5 خاڵە خۆی ئەبینێتەوە، و عولەمایان شەرحی ئەم خاڵانەیان کردووە. هەموو ئەم خاڵانە پارێزگاریە، پاراستنە، واتە بێ ئینسانی ئیماندار و باوەڕدار پارێزکار بێ، متقی بێ. ئەوش پاراستنی چییە؟ حفظ الدین وحفظ النفس وحفظ العقل وحفظ النسل وحفظ المال. واتە هەر کەسێک لە ئێمەی باوەڕدار و مسلمان ئەبێ بزانین شریعەتی خوای پەروەردگار داوای چیمان لێ ئەکا. ئەگەر نەزانین داوای چیمان لێ ئەکرێ ناتوانین پیادەی کەین. و وەکو مسلمانێک لەسەرمانە کە بزانین ئامانج و هەدەفی شریعەتی خوای پەروەردگار لەم 5 خاڵە خۆی ئەبینێتەوە. حفظی دین کە پارێزگاریکردنی دین ئایا بە شەخصی بێ، ئێمە وەکو خۆمان لە نەفسی خۆمانە کە خۆمان تەسقیف کەین، نەفسمان ڕابێنین کە نەفسێکی پاک بێ و کەسێکی عیبادەتکار بین، پارێزکار بین، وەکو مجتەمەع و کۆمەڵگە کە واجبە لەسەرمان کە ئێمە بەڕاستی پارێزگاری لە دینی خوای پەروەردگار بکەین. خوای پەروەردگار دینی خۆی ئەپارێزێ، وەکو فەرمێ: ئنا نحن نزلنا الذکر وئنا له لحافظون. ئێمە خۆمان ذکرێک مەبەست قورئانە، قورئانێکمان بۆ ناردوونەتە خوارەوە، بەرنامە و پەیامێکمان ناردووە، خۆمشمان ئەیپارێزین. خوا سبحانه وتعالى فەرمێ خۆمان ئەیپارێزین. ئەی لەسەر چییە؟ چی لەسەر ئێمەیە کە بیپارێزین؟ وەک عەرزم کردن پابەندبوون بە شریعەتی خوای پەروەردگارەوە، دینمان بپارێزین، ئەخلاقاتی ئیسلامیمان بپارێزین. لە هەر شوێنێکە مەسلحەت و بەرژەوەندی دینیمان هەبوو ئێمە لەو شوێنە بین. لە هەر شوێنێکە ڕێگیری کرا لە دینداریمان، لە تاعات و عیبادەتمان، ئەبێ لەو شوێنە نەمێنین، بەجێی بێڵین و ئەبێ بەرەنگاری ببینەوە. بۆیە لەو حاڵەتەیە جیهاد فەرز کراوە لەسەر مسلمانان. لە حاڵەتی ئەگەر ڕێگری قەطعی کرا لە دینداری، ئەبێ جیهاد بەرپا بکرێ، ئەبێ ڕێگری بکرێ بەرامبەر هەموو زوڵم و دەسەڵاتدارێکە بیانەوێ دینی خوا وەلا بنێن، ڕێگری لێ بکرێن. جیهاد فەرز کراوە، و جیهاد لە نەفسی خۆمانەوە دەست پێیەکا. ئەبێ خۆمان مجاهید بین لە نەفسی خۆمان، وەک هەفتەی ڕابردوو باسمان کرد، مهاجرێکی ڕاستەقینە بین کە لە خراپە و تاوانەکان ئێمە هیجرەت بکەین. و ئەبینین لەم لاولەولا، یعنی ئەوانەی کە نەیاری ئیسلامن، نەیاری مسلمانانن، ئەبینین کە هەندێک حاڵەتەکرێ بەڕاستی جێی قبوڵ نییە، و یاخود مسلمانانی پێ بێزار و بێتاقەتە بن. سوتاندنی قورئانی پیرۆز کە بۆ بە دیاردەیەک ئێستا بەداخەوە لە هەندێک لە وڵاتەکان کە ئەسووتێندرێن. ئەمە
ئەگەر بێت و لە بەردەم هەر کەسێکمانە ئەم حاڵەتە بکرێ دڵنیام هیچ کەسێک قبوڵی ناکات. بینیتان کە ئافرەتێکی سفورە تەنانەت جلەکانشی ناشەرعیە چۆن پەلاماری دا لە قورئانەکەی منە مەی سووتێنن، چی جای ئەوەی کە گەنجێکی دینداری ڕیژداری بە تەقوای لە خواترس واللهی قبوڵی ناکات، خۆی لەسەردانێ. بەڵام کە ئێمە دوورین لەو حاڵەتانە کە لە پاڵمانە نییە، ئاگادار بین ئێمە تووشی حاڵەتێ نەبین کە بەڕاستی زەرەری تیا بکەین، تووشی حاڵەتێ نەبین کە ئێمە بەسەرمانە بشکێتەوە. یعنی ئەکرێ خۆپیشاندان کراوە دژی ناڕزایی دەربراوە، خەڵک پێی ناخۆشە ناڕەحەت بووە، بەڵام سەرنجام و ئاکامەکەی لەوانەیە ئەمە سیاسەتێ بێ بیانە بێ کۆمەڵی خەڵک توش بکەن لەم ڕێگەیەوە کە دەستگیریان بکەن چەند کەسێک گیراون لە خۆپیشاندانەکەی ڕابردووە، خوای گەورە ئازادیان بکە. بۆیە ئاگامان لێبێ ئێمە بە هەڵەیان نەچین. ئەگەر قورئانێک ئەسووتێنرێ، مەصحەفێکی قورئان ئەسووتێنرێ، سەتەها کەس قورئانی پیرۆز لەبەرەکە، چەندەها کەس پیادە و پێڕەوی قورئانی پیرۆزەکە. بۆیە لەسەر ئێمە کاتێک قورئانی ئەسووتێنرێ ئێمە بە خۆداچوونەوە بکەین زیاتر پەڕەوی قورئانە بین. ئەمە خۆی بۆ خۆی ڕێگریە لە سووتاندنی قورئانی پیرۆز. وەوجا ئەگەر ئێمە نەمانتوانی پارێزگاری لە دینی خوای پەروەردگار بکەین و یاخود پشتمان هەڵکەرەوە خوای پەروەردگار لە ئاەتەکەی پێشوا خوێنمەوە باسی ئەکا ئللا خوای پەروەردگار کۆمەڵی خەڵکی تر دێنێ ئەوانە دینی خوا سەرەخەن. وەکو فەرمی یا ئەیها الذین آمنوا من يرتد منكم عن دينه، ئەی ئیمانداران ئەی باوەڕداران ئەوانەی کە مرتەدە بنەوە کە لە دین وەرئەگەڕێن واز لە دین دێنن ئەوەز خۆیان زەرەوەمەندن، خۆیان خەسارۆمەندن. فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه، خوای پەروەردگار قومێکی تر دێنێ، کۆمەڵی خەڵکی تر دێنێ، مسلمانانێکی تر دێنێ، خۆیان خۆش ئەوێ و خوش ئەوانی خۆش ئەوێ. بەڕاستی ئەوانە دینداری ڕاستەقینە کە خوای پەروەردگار وەسفیانەکا فەرمێ ئەذلة على المؤمنین، ئەوانە بەرامبەر ئیمانداران نەرمونیانن، بەخشندن، دەستکراون، دڵکراون، و ئەعیزەة على الكافرین، بەرامبەر کافر و بێباوەڕەکانش ئەمانە خۆڕاگرن، ئەمانە پارێزکارن و دیفاع لە دینی حەقی خوای پەروەردگارەکەن. یجاهدون فی سەبیل الله، لە پێناوی دینی خوای پەروەردگارە تێئەکۆشن، ولا یخافون لەومەة لائیم، بەڕاستی لە لۆمەی لۆمەکاران ناترسن. بەڕاستی ئێمە زۆر جار تووشی ئەو لۆمەیە ئەبین، لەبەر ئەو لۆمەیە هەندێک حاڵەت هەیە کە لەسەرمانەکە گوناحبارە بین پێی، بەڵام لەبەر لۆمەی خەڵک نایکەین. یعنی جاری وایە ئەچیتە شوێنێکی گشتیەوە سەیرەکەی ئەوج لە شەرعیە مسلمانی کە لەبەر تایە لەوانەیە لەبەر لۆمەی لۆمەکار نەیکەیت، ئەیتە جێگایەکەوە کۆمەڵی خەڵکی لێ فاحیشەیەکەن، خراپەکاریەکەن، لەبەر لۆمەی لۆمەکار تۆ لەوانەیە دابنیشی لەگەڵی بڵی داوەت کراون بۆ جێگەیە، بۆ ئەو شوێنە بانگیان کردوم، لەبەر لۆمەی خەڵکەکە دوور ناکەویتەوە لێی کە مەفروزە لێی دوور بکەویتەوە. ذلك فضل الله يؤتيه من يشاء، ئەوە بەڕاستی فەزل و گەورەی خوای پەروەردگاری دا بە کۆمەڵی مسلمانێک، کۆمەڵە دیندارێ کە دینی خوای پەروەردگار سەرەخەن، ئەوەی کە مەیلی لێبێ خوای پەروەردگار ئەوەی ئیرادەی هەبێ ئەو فەزل و گەورەی ئەدا بەو کەسانە. بۆیە ئێمە زۆر جار بەڕاستی تێکەوتوین لەوەیە کە ئەڵێن وەڵا الحەمدولله فڵانە کەس مامۆسایەکی باشە، دیندارێکی باشە، داعیەکی باشە، بۆ خوا سولحاوێکی باشە، بەڵام نەسرەت و سەرخستنی ئەم دینە بەوە نییە. خوای پەروەردگار بە بۆنەی دینەکەەوە ئەوی سەربەرز کردووە، ئەوی ڕێزدار کردووە، نەوەکو ئێمە خەڵک تەقدیس بکەین وەڵام مامۆستا فڵان کەس، ئەگەر مامۆستا فڵان کەس خوا پەنامان بدا بەلا ڕێیان ڕۆیشت، ئەبێ ئیتر ئێمە دین لە کەس تر وەرنەگرین. بۆی ئاگامان لێبێ خەڵک تەقدیس نەکەین، ئەوەی بۆ خوا سولحاوە خۆشمان بوێ و بشزانین ئەوەی کە دەورێکی هەیە لەم کاروانی داع و بانگەوازەیە فەزلی خوای پەروەردگارە. خوای پەروەردگار فەرمێ من ئیرادە ویستم لێیەتی فەزلم داوە بەسەر ئەو کەسانەیە. و دووهەم خاڵ حفظ النفس، واتە پارێزگاریکردنی نەفس، پارێزگاریکردن لە نەفس کە خوای پەروەردگار حرامی کردووە بە کوشتنی نەفس. هەر کەسێک کە خوای پەروەردگار لەسەری حرام کردبێ، خوێنی حرام کردبێ، هەر کەسێ دەستی لە خوێنی هەبێ قاتلە، تاوانبارە و بەڕاستی بە هیچ شێوازی وەک ئەفەرمێ ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق، نەکەن بە هیچ شێوازێ کەسێ بکوژن بەغەیری حەق. حەق ئەوەیە کە کەسێ حەقی کوشتنی لەسەر بێ، واتە تاوانێکی وای کردبێ بە پێی شەرعی خوای پەروەردگار حەقی کوشتنی لەسەر بێ، ئەوجا ئەکرێ کەسوکاری ئەو کەسە و یاخود دەوڵەت و سوڵتەی ئیسلامی ئەو کەسە لە پێناوی ئەو کەسە بکوژنەوە. ئێمە الحەمدولله دوورین لەو حاڵەتەوە، خوای پەروەردگار نەیکا بە نسیبی کەسمان شەڕ و شۆڕ و ئاژاوە و کوشتن، بەڵام ئاگادار بین خاڵێکی تر هەیە ئێمە خۆمان گوناحبار نەکەین
لە ژێر جێگەکانیشمانە ئەگەر مەیلمان بەلای کەسێکی قاتلا بچێ ئێمە لەگەڵەوە حەشرەکرین. جاری وا لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵاتەکانی بینی کەسی ئەکوژێ تۆ لە خۆتۆ لێرە دەستخۆشێکی بۆ کە لە دەستی خۆش بێ کوشتی بەو دەستخۆشبوونە تۆ گوناحباری بەشداری لەو قەتڵەیە. وأوجه خوای پەروەردگار فەرمێ من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض ئەفەرمێ کەسێ بکوژە بە ناحەق و یاخود فەساد و خراپەکاری بڵاو بکاتەوە لەسەر زەویە فكأنما قتل الناس جميعا وەکو وایە کە هەموو سەرزەوی کوشت بێ واتە کوشتنی بەشەرێک تێکدانی بینای خوایە سبحانه وتعالى. خوای پەروەردگار ڕێز و کەرامەتی داوە بە ئینسان، حڕیەتی پێداوە، ئازادی پێداوە، ژیان و مافی پێداوە کە وەکو چۆن من و تۆش ماف و ژیانمان هەیە. بۆیە خوای پەروەردگار منعیەکا و لۆمەیەکا فەرمێ وەکو وایە کە هەموو سەرزەوی کوژرابێ بە ناحەق ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. وأجر كسيك الجيان بو كسي بقرانيتوا وكوا همو سرزوي همو بشريت لسر دستي أو جياني بو قرابيتوا. أبيني كسي نخوشة هاوكاري أكي علاجك بو دابين أكي دستي يارمتي بو دريج أكي أم علاجة أسبابك خواي پرغاري كابه هوكاري شفاي أما أو أجينك تو أو نخوشة لسر دستي تو خواي پرغار شفاي داوا لسر أم خيري تو وك أوا همو سرزوي لنخوشي ونراحتي تو رزقاري كرد به. پیغمبر اکرم علیه الصلاة والسلام فرمه لزوال الدنيا أهون عند الله من قتل الرجل المسلم. لحديث يترى فرمه من قتل الإنسان تيقداني جيا همو سرزوي واتا شون النخشة بيسري توا همو سرزوي لسر نخشة بيسري توا بهمو بيروزيكاني و للاي خواي پروردگار أهون ترى لرشتني خويني كسيك بناحق بويا قدار بين پشگيري یاخود پاڵپشتی هیچ کەسێکی زاڵم و قاتل نەکەین لە هەر شوێنێ بێ واللهی بەشدارین لەو قەتڵە و لە زوڵمە کە ئەکرێ. ئەوجا خوا سبحانه وتعالى کە قصاصی دانا ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون. الله سبحانه وتعالى قصاصی دانا واتە کەسێ بەناحەق کەسێ بکوژرێ بەپێی شریعەتی خوای پەروەردگار بێ بکوژرێتەوە لە تۆڵەیە خوای پەروەردگار ئەو سزایی دانا بۆ ئەوانەی لەبەرەوەی کە قەتڵ نەمێنێ لەبەرەوەی خراپەکاری و فەسادەت لەسەر زەویە نمينه. وخالصهم حفظ العقل واتا بارزگاری کردنی لعقل واتا اوشتانی که عقل لجی ابن اوشتانی که انسان بهوش و سرخوشکن امانه حرامه لشریعت خوای پروردگارا. هر شتێک که عقل انسان لجی خوی لابره خیالی که بهوشی که حرامه خواردنی مامەڵە پێوەکردنی کڕینی فرۆشتنی هەر بابێتێک لەم بابەتانە حرامە بەڕێزان خۆشەویستان وەک الله سبحانه وتعالى کە لە قورئانی پیرۆزە باسیەکە يسألونك عن الخمر والميسر لێتان ئەپرسێ دەربارەی شەراب دەربارەی ئەو مادە سەرخۆشکەرانە لەگەڵ قومارە ئەم دوانە خوای پەروەردگار لە پاڵێکانێ کە زۆر دوو ڕفتاری زۆر پیس و قێزەونن قل فيهما إثم كبير أفرمي بيان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم کە ئەمانە دوو گوناه و تاوانی زۆر پیس و زۆر قێزەون و زۆر گەورن ئاگاداری بن هەم قومار هەم شەراب هەم مەشروب سەرخۆشکەر چونکم ئەمانە ئینسان کاتێک کە عەقلی لە جێی خۆی نەما کاتێک کە سەرخۆش بوو ئاگای لە خۆی نامێنێ هەر تاوان و گوناهێ لە بەردەستی ئەیکا ئەنجامی ئەدا یعنی سەیر کە زۆربەی تاوان و جەرایمەکان ئەبینی لەکە حاڵەتی سەرخۆشیایە لە حاڵەتێکە کە ئینسان سەرخۆشە بێ خوا پەنامان بدا جاری وایە ئەبیسی لە هەواڵەکان گەنجێ لە باڕێکایە ئاگای لە خۆی نییە لە سەرخۆشیە لەگەڵ ئافرەتێکا زینا ئەکا هەر لە باڕەکەیە دوایی چییە شکاتی لێ ئەکرێ ئەچێتە محکەمە حکم ئەدرێ بە حکمی ڕێی بە حکمی تعدای جنسی ئەمە گەر سەرخۆش نەبێ خۆی ئەگەر ئەسڵەن نەیەوێ سەرخۆش بێ ناچێ بۆ باڕەکە بەڵام کە چۆ بۆ باڕەکە و سەرخۆش بووە احتیمالی هەموو گوناه و تاوانێک هەیە کە ئەنجامی بدا. ومنافع للناس خوای پەروەردگار فەرمێ پێی بڵێ ئەمانە هەنێ منفعەتی خەڵکیان تایە کابرای مەشروب فرۆش دوکانێکی داناوە وەک ئەڵێن ئێستا بەداخەوە دوکانەکان بازاڕیان نەماوە وەڵا کاکە مەجبور شتی حرامی تێ بکات جگەرە و مەشروبی تێ بکات ئەگینا بەخوا ئیسفادەی نییە دەی وەڵای خوای پەروەردگار لە ئاەت ئەمە هەمووی ئاەتی قورئانە خوا حرامی کردووە ئەگەر موسڵمانی ئەگەر دینداری ئەمە خوا حرامی کردووە منعی کردووە بێ تۆش حرامی بکەی لەسەر خۆت ئەبێ نەیکەی ئەبێ جێبەجێیان نەکەی با منفعەت و سوودی تۆشی تیا بێ یا کابرای قومارچی کە قومارەکە منفعەتێکی ئەوی تایە پارەی ئەو خەڵکەیە پاوانێ لەم لا پاوانێ لەو لا بڕۆ سەیری کە لێرە ئیعلام و ڕێکلامی بۆ ئەکرێ کەسێ 30 ملیۆن پاوە نەباتەوە ئەگەر لە بری ئەو 30 ملیۆنە 20 ملیۆنی تر قازان دەکرێ نادرێ بەم کەسە بەڵام هەمووی پارەی فەقیری تایە پارەی هەتیبی تایە پارەی نەدار و نەخۆشی تایە
بۆیە خوای پەروەردگار ئەم ڕفتاران ئەم ئاکارانەی حرام کردووە بە نەسی ئاەت ئەبێ بەڕاستی ئێمە خۆمان لێپارێزین وئیثمها ئەکبەر من نەفعیها و فەرمێ گوناح و تاوانەکەی زۆر زیاترە لەو نەفع و سوودەی کە لە دنیا دەستیانەکەوێ با بزانین تەنها مەشروب نییە ئینسان لە هۆش بەرێ تەنها مەشروب نییە کە ئینسان سەرخۆش بکا و حرام کرابێ هەر مادەیەک هەر شتێک کە ئینسان بێهۆش بکە خەیاڵی بکە بێئاگای بکە لە حەدی خۆی بچێتە دەرەوە حرام کراوە وەکو مادەی بێهۆشبەر بەداخەوە بینی لەو سەرجادانە چەنە خەڵکە بینی کە لێبوونەتەوە تەواو دەمارەکانیان مردووە خوێنیان تیانەماوە خوێنیان جوڵۆ حەرەکە ناکا لەبەر چی لەبەر خواردنی مادەی بێهۆشبەر بۆیە بەڕاستی ئەمانە هەمووی منفعەتی بۆ ئینسانێک ئینسان خۆی لێ دوور بخاتەوە و هەمووی زەرەری هەیە بۆ ئینسان ئەگەر نزیکی بکەوێتەوە بۆیە ئەم بابەتانە بەکڕینی بە فرۆشتنی بە بارکردنی بە دارکردنی بەکڕینی بە هەر بابەتێ لەم بابەتانە بێ حرامە خوای پەروەردگار حرامی کردووە بۆیە ئەگەر مامۆستایەکی ئاینی لەسەر بابەتێ قسە ئەکات لۆمە نەکرێ قسەی لەسەر نەکرێ بڵێ مامۆستا باسی جگەرە و مەشروب و ئۆف لایسنس و ئەوانەیەکە مامۆستا قسەی خۆی نییە قسەی گیرفانی خۆی نییە ئەوە دینی خوای پەروەردگارە حرامی کردووە الله سبحانه وتعالى حرامی کردووە و گوناح هەر گوناح و تاوانە نەک بڵێ کاکە وەڵا لێرە گوناحبارەکان لە گوناحبارەکانی ئێوە باشترن ئەو پەڕی قیمەی نەزانین و نەفامی ئەگەر ئینسان علمی هەبێ فهمی هەبێ بە شەرعی خوای پەروەردگار واللهی نابێ حرامی حلال بکە و نابێ حلال حرام بکە چونکە مەگەر ئینسانی حرامی خوارد بە حرامی بیخوا حەقی حرامەکەی لەسەرە بەس ئەگەر حەقی پێدا شەرعەتی پێدا پشگیری کرد بە حەلاڵی خواردی لە دین پێشێتە دەرەوە گوناحەکەی زۆر گەورەترە چون خوای پەروەردگار حرامی کردووە تۆ حەڵالێکەی خوای پەروەردگار حەڵالی کردووە تۆ حرامێکەی خوا پەنامان بدات حاڵەتی چوارهەم وحفظ النسل حفظ النسل واتە پارێزگاری کردن لە وەچە لە نەسەب یعنی ئێمە هەمومان سەرنجامی نیکاحێکی شەرعین کە دایک و باوکمان لە مجتەمەعێکی مسلمانە لەسەر دین و شریعەتی ئیسلامی پیرۆز زەواجیان کردو و نیکاحیان کردووە ئێمە هەمومان سەرنجام و بەرهەمی ئەوەین بەڵام لێرە ئەبینین لەم لاو لەولا خۆمان لە وڵاتانی ڕۆژئاوا ئەبینین کە بەڕاستی چەنە خراپەکاری ئەکرێ چەنە جوودبوون هەیە چەنە کەپڵ هەیە چەندێ گەڵفرێند و بۆیفرێند هەیە هەمووی لەژێر ناونشانی جیاوازە بەبێ ئەوەی کە نیکاحی شەرعی بکرێ بەبێ ئەوەی کە زەواج بکرێ بۆیە الله سبحانه وتعالى ئەم حاڵەتەی بەڕاستی منع کردووە و حرام کردووە ئەبێ ئاگاتان لێبێ بەڕاستی گوناح و تاوانێکی گەورەیە خوا سبحانه وتعالى فەرمێ ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا نزیکی زینا مەکەونەوە بەڕاستی گوناح و تاوانێکی هەرە گەورەیە بۆیە نەک زینا ئەبێ نزیکی ئەو بابەتانە نەکەین و کە بەرەو زینا ئەمان بن نزیکی ئەو حاڵەتانە نەکەین و کە بەرەو زینا ئەمان بن جاری وا هەیە کەسێکی پاک و چاک بەڵام لە حاڵەتێکە تی ئەکەوێ بە بۆنەی ڕەفیقێکی خراپەوە کە بەرەو خراپەی ئەبا لە ڕێگەی شاشەی تەلەفۆنەکەیەوە کە دیعایە و فلیمێکی خراپە بینێ لە ڕێگەی ئەدا بەلای شوێنێکا سەیرەکە ئافرەتی خراپەکاری لێیە شەهوەتی ئەجوڵێ تووشی گوناح و تاوانە بێ بەڵام بەڕاستی خوای پەروەردگار زەمی ئەکا کە فەرمێ زینا بەڕاستی گوناح و تاوانێکی زۆر خراپە و زۆر ئینسان تاوانبارە لەسەری گوناحبارە لەسەری و ئەگەر زینا زۆر بوو ئەو کاتە شیرازەی مجتەمع و کۆمەڵگە تێکەچێ ئەو کاتە زەواج نامێنێ بۆ لەم وڵاتە ڕۆژئاوایانە ئەبینین زەواج زۆر کەمە سەیرەکەی 5-6 منداڵ لەبەینیانە هەیە یەشتر زەواجیان نەکردووە لەبەر ئەوەی نایەوێ خێزانێ دروست بکا بەم خێزانە مجتەمع و کۆمەڵگەیە بنیاد بنێ ئەوێ تەنها حەز و ئارەزوەکانی خۆی بەکاربێنە لە ڕێگەیەکی نادروست و حرامە بۆیە بەداخەوە کە ئەبینین مسلمانان گەنجانی خۆشەویستمان توش بوون لەم وڵاتە خوای پەروەردگار بیان پارێزێ خۆتان بپارێزن گەنجەکان واللهی لەزەتێکی کاتیە بەڵام گوناح و تاوانێکی دوور و درێژە ئەوانەی کە زینا ئەکەن سەیریان بکە سیخە و متمانیان بە هیچ کەسێ نەماوە ناتوان هاوسەرگیری بکەن هاوسەرگیریەکەن واللهی سیقیان بە خێزانی خۆیان نییە سیقیان بە براکەیان نییە لە ماڵیان نابێت سیقیان بە هیچ کەسێ نەماوە بزانە چەند ژیانیان تەدمیر بووە خەڵکمان هەیە تەمەنی زۆر لە حەدی خۆی تێپەڕیوە ئەوانە ناکە ناچارن کە دەرفەتیان نەبوو ئەوانەی کە بە بۆنی ئەم حاڵەتەوە کە دواکەوتون ئەبینی سیقە و متمانیان نەماوە ناتوان هاوسەرگیری بکەن و ئەوجا فەساد و خراپەیەکی زۆرش بڵاو ئەبێتەوە و حکمی زیناش خوا سبحانه وتعالى وەکو هەموو حکمەکانی تر لە قورآنی پیرۆزە دیاری کردووە فەرمێ الزانیة والزانی ئەفەرمێ زیناکارەکان لە ئافرەتان و لە پیاوان فەلجدوا كل واحد منهما 100 جلدة
أفرمي هل يك لوانك زنا ينكر أبي صداري حد يعني بدري صداري حد لزنا كاره باب آساني وري نجري أي جنجي بريس كاتك ئافرەتێک هەڵتە خەڵەتێنێ و ئازانی ئەوروپای و حڕیەتە و ئازادیە ئەشی لەگەڵی ڕائبێری چەند ساڵێک گێڵفرێنتە و بە حرامی لەگەڵێژیت والله بۆ یەک زینا خوا سبحانه وتعالى فەرمێ بێ 100 داری حەدی لێ بدرێ ئەم دارە حەدە ئەزانی چۆنە خوای پەروەردگار لە کۆتاییاتێکا فەرمێ ڕەحمیان پێ نەکەن بە زەییتان پیانە نێتەوە یعنی هاتووە لە تەفسیری ئەم ئاەتا فەرمێ ئەوانەی کە داری حەدەکە ئەدەن هەر کەسە و دەداریان لێ ئەدا واتە کە ئەم کەسە ماندوو بوو کەسی دووهەم لێ ئەدا بە هەرچی هێزیە خەڵک هەبووە لە کە حەدی لێدراوە لە حەدی 56 ساڵ مردووەنە بە هێزوەنە بە قووەت بووە ئەمە بۆ کەسێک کە ژنی نەهێناوە کەسێ شووی نەکردووە ئەی خوا پەنامامدا ئەگەر کەسێ هات و ژنی هەبوو و شووی کردبوو حکمی ئیسلام دایناوێ کەسە زینە بە چاڵ بکرێ هەتا مەلی ڕەجم بکرێ بکوژرێ لەبەر کە زینایەکی کردووە کە خیانەتی لە خێزانی کردووە خیانەتی لە پیاوەکەی کردووە ئەبێ ڕەجم بکرێ بکوژرێ چونکە ئەم پیسانە مجتەمع و کۆمەڵگە پیسەکەن ئەمانە نابێت لەناو مجتەمع و کۆمەڵگەیان بن ئەگەر زینا زۆر بوو زەواج کەمە بێ زەواج کەم بوو نەسل و وەچە کەمە بێ کەوابوو مجتەمع و کۆمەڵگە بەم حاڵەتە تێکەشێ خوای گەورە بمان پارێزێ وخوا سبحانه وتعالى وصفی ئەوانەیە کە خوانە پارێزن لە زینا وەکو لە سوورەی مؤمنین ئەفەرمێ قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون سربرز وسرفراز من إيمان داركان أواني كلنجا كان خشوعيان هيا والذين هم عن اللغو معرضون أوانيك لقصي خراب له لعب خوانا باريزن والذين هم للزكاة فاعلون أوانيك زكاة مالكان داركان والذين هم لفروجهم حافظون أوانيك فرج داوانيان أباريزن خواي پروردگار بما باريزي وكوتاخل حفظ المال واتا پارێزگاری کردنی ماڵ ئێمە لەسەرمانە ماڵ یەکتری پارێزین حەق یەکتری بە ناحەق نەخۆین وەکو الله سبحانه وتعالى فەرمێ ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل خوای پەروەردگار فەرمێ نەکەن ماڵ یەکتری بە باطل بە ناحەق بخۆن جا ئەم ناحەقیە ئەکرێ لە معاملەیەکی ڕاستەوخۆ بی یاخود ناڕاستەوخۆ بی یا هەر بە هەر شێوازێکی تر کە ئەبینی ئێستا بەداخەوە کۆمەڵێک گەنج لەوانەیە لە کوردستان و لە وڵاتی خۆیان خانوویان بۆ فرۆشرابێ کە سوکار چاوەڕیانن لێرە هاتوون ئیش و پیشیان بۆ بە دزیکردن دزی لە یەکتری ئەکەن ماڵی خەڵک ئەبڕن خوا ئەوە ڕفتارە ئەوە ئەخلاقە ئینسانی مسلمان و بەچکە مسلمان بێ لە وڵاتە بەربێتە وێزەی یەکتری و ماڵی خەڵک ببڕێ ماڵی یەکتری بدزێ بزانن خوای پەروەردگار حکمی بۆ داناوە والسارق والسارقة فاقطعوا أيديهما والله خوای پەروەردگار فەرمێ ئەگەر کەسێ دزی کرد ئاشکرا بوو حکمی ئیسلامە بێت دەستی ببردرێ ئەگەر ئەم دەستە ببڕێ ئیتر وەکو قانعی شاعیرە لێ خۆزگای حرام وەک مەی بوایە هەچ کەسی ئەی خوار سەرخۆش بوایە هەچ کەسی حرام خۆر بایسە بە سەرخۆشی ئەگەڕا هەچ کەسی ئەگەر دز بوایە بە بێدەست ئەگەڕا ئیتر دزەکان دیار بوون دز نەئەمە لە ناو مجتەمع و کۆمەڵگەیە والله مجتەمع و کۆمەڵگە پاکە بێتەوە بەو عقوبە و سزایانە کە خوای پەروەردگار دایناوە بۆ ئەو خراپەکاریانە بۆیە بەڕێزان خۆشەویستان وەک عەرزم کردن ڕاستەوخۆ بێ یاخود ناڕاستەوخۆ لە معاملەیەکی دروست و نادروستا بێ ئینسان ئاگای لێ بێ حەقی بەرامبەرەکەی نەخوا و بە چەندها ڕێگە هەیە کە خەڵکی حەقی یەکتری ئەخوا ئەبێ خۆمان لێ پارێزین و لە کۆتایی ئاەتە خوای پەروەردگار فەرمێ وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم وأنتم تعلمون ئاگادار بن بەنا حەق پارە و سەرۆت و سامان یاخود بەرتیل نەدەن بە حکامەکان بەدەسەڵاتدارەکان بۆ ئەوەی کە حەقی کۆمەڵێ خەڵک بێنە حەقی خەڵک بدا بە ئێوە واتە واستە نەکەن بۆی کە ماڵی خەڵکی بە ناحەق بخۆن و خۆتانی پێ گوناحبار و تاوانبار بکەن داواکارین لە خوای پەروەردگار دینمان بپارێزێ خوای پەروەردگار ئەخلاق و ڕۆژمان بپارێزێ یا ربی خوایەگار هیدایەتمان بدەی عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی ئەستەغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم الحمد لله ثم الحمد لله قال رسول الله صلى الله عليه وسلم أحفظ الله يحفظك پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام فەرمێ خوا بپارێزە خوا ئەتپارێزێ ئێمە بزانین چۆن خوا بپارێزین أحفظ حدوده حدودەکانی خوای پەروەردگار بپارێزە ئەو سنوورانەی خوای پەروەردگار محرماتە بۆی داناوی بیپارێزە و تێپەڕی مەکە و مەی بەزێنە خوای پەروەردگار ئەتپارێزێ وحقوقه ئەو حەقانی کە لەسەری داناوین ئەو ئەوامیرانەی ئەو ئەمرانی کە لەسەری داناوین جێبەجێ بکەین ئەو عیبادەتان لەسەری داناوین ئێمە بیان پارێزین خوای پەروەردگار ئەمان پارێزێ و ئەوامیرەه ئەو ئەمرانەی کە
پێویستە پابند بین پیانەوە خوای پەروەردگار ئەمان پارێزێ و نەواهیەه ئەو نەهیانەی کە خوای پەروەردگار نەهی لێ کردوون حرامی کردوون ئێمە خۆمانی لێ بپارێزین الله سبحانه وتعالى ئەمان پارێزێ ئەگەر هاتو ئێمە خۆمان پاراست وەکو خوای پەروەردگار باسی چەند صفاتێکی خراپەکە فەرمێ والذين لا يدعون مع الله إلها آخر يا أيها الذين آمنوا والذين لا يدعون مع الله إلها آخر ئەوانەی کە خوا ئەپەرستن و غەیری خوا سبحانه وتعالى هیچ خوایەکی تر ناپەرستن واتە شریک قرار نادەن بە خوای پەروەردگار کەسێکی موحدن تەنها خوا ئەپەرستن ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق و هیچ نەفسێ ناکوژن ئەوانەی کە خوا حرامی کردووە لەسەریان إلا بە حەق نەبێ ئەگەر حەقیان لەسەر نەبوو تەداخل و يعني دەستدرێژی ناکەنە سەر هیچ نەفسێکە وەک عەرزماکردن کە تێکدانی بینای خوای پەروەردگار نەفسێ بکوژن ولا يزنون و ئەوانش کە زینا ناکەن سەیری ئەم گوناه و تاوانانە خوای پەروەردگار لە پاڵێکا ڕیزیانەکە شرک بەخوا قەراردان گوناهی کەبیرەیە قەتڵی نەفسێک بە ناحەق گوناهی کەبیرە و تاوانی کەبیرەیە و زیناکردن قەتڵی بەڕاستی وەک عولەمایان کە شیعەکەنەوە زۆر جار ئەڵێن حکمی چەند قەتڵێکی هەیە ئەو نوتفەیە کە سەرف ئەکرێ لە حرامە ئەبێ بە هۆکاری دروستبوونی ئینسانێت تۆ لێرەوە لە یەکەم حاڵەتا لە کاتی زیناکەیە ئەو نوتفەیە ئەکوژی قەتڵی نوتفەیەکی کردووە زۆر جار وەلەدە زینا دروستە بێ ئەم وەلەدە زینا لە مجتەمەعی مسلمانانە ئەکوژرێ یا لە سیدایکە یا ئەبێت و ئەکوژرێ بۆیە گوناحێکی زۆر گەورەیە بەڕاستی بێ خۆمانی لێ پارێزین خوای پەروەردگار فەرمێ ئەی ئەوانەی کە ئەم کار و کردارانە ناکەن خۆ پارێزن ومن يفعل ذلك يلقى أثاما ئەگەر کەسی ئەمانەی کرد بەڕاستی ئەوانە کەسانێکی خراپەکارن و گوناه و تاوانێکی زۆریان لەسرە خوای پەروەردگار بما پارێزێ کۆتاشت برانی بەڕێز و خۆشەویستم ئەمڕۆ ئێمە لە دەی محەڕەم داین ئەو ڕۆژەیە کە موسا عەلەیهی السەلام بە ویستی خوای پەروەردگار سەرکەوت بەسەر فیرعەونە دەسەڵاتدارترین دەسەڵاتی سەردەم زاڵمترین زاڵمی سەردەم بەڵام ئەگەر تێڕوانینێ بە چیرۆکی موسا عەلەیهی السەلام لەگەڵ فیرعەون بکەین کاتێک کە موسا پێش ئەوەی لەدایک بێ ئەستێرەناس و شارەزاکان لە علمی فەلەکە بە حسابی خۆیان بە موسا ئەڵێن بە فیرعەون ئەڵێن ئەمساڵ ئەو کوڕی کە تۆ لێی ئەترسی لەدایک ئەبێ ئەوش بڕیارێک دەرەکە ئەڵێ مامانی تایبەتی حکومی بۆ هەموو ژنە حامیلەدارەکان دابنێن هەچ کەسی حەملی هەبوو لەژێر مراقەبەی حکومەتا بێ هەچ کەس کوڕی بوو بیکوژن ئەمە ئەو کوڕێکە من لێ ئەترسم بەڵام خوای پەروەردگار چونکم کە بیەوێ کارێ بکە هەموو سەرزەوی هەموو ئینس و جن ڕێگری لێ ناکا بۆیە دایکی موسا ئەڵێن هەر پێوە دیار نەبووە کە حەملی هەبوو پێیان نەزانیوە و باوکی موساش لە ڕیواەتی کاتەوە کە خۆی ئیشگوزارێ بووە لە ماڵی فیرعەونا یاخود حەرەز بووە لە شوێنێکە کە شاردویانەتەوە ئەم حەملەی دایکی موسا عەلەیهی السەلام کاتێکە لە دایکە بێ ئەوجا هاوارەکەن بۆ فیرعەون ئەڵێن ئەم مناڵەکە لە دایک بوو ئەگەڕێن مەفرەزەیە دەرەکەن بە هەموو شارە خەڵک بڵاوە پێ ئەەکەن ئەڵێن هەر مناڵە لە دایک بوو ئەگەر کوڕە بە تایبەتی بیەن نوێ سەر بیکوژن ئەمە ئەو کەسەیە کە فیرعەون لێ ئەترسێ بەڵام خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزا بۆمان تۆمارەکە فەرمێ ڕێنماییانەکە ئەی خاتە دڵی ئەم دایکەوە لەگەڵ خوشکەکەی کە پوری موسای عەلەیهی السەلام ئەفەرمێ بیکەنە سنووقێکەوە سنووقەکە چواردەوری قیر بکەن بەسەری ئاوی تێنەچێ بیدەن بەدەم بەحری نیلەوە خوای پەروەردگار خۆی پارێزێ سەیری ئەم تەوەکولە سەیری ئەم پشت بەخوا بەستنە جاری وای ئێمە چینە ناو تایارەیەکەوە ئەگەر بڵێن کاگە خطوتی ئوردونیە خطوتی بەریتانیە چەند دڵمان پێی خۆشە خۆ تەیڕانەکە ناناسی بەڵام هەست بە ئەمانەکەی لەبەر خزمەتگوزارەکەی لەبەر سێرڤسەکەی ئەشتە باخیرەکە و قۆپتالەکە ناناسی کاڵێن ئەمە فڵان باخیرەیە ئیتر تۆ هەست بە ئیتمینانی ئاسوودەی دەرونیەکەی یا سارەیە لە قساقت باشە لێی ناترسی دەی خۆ ئەمانە ناناسی ئەی تۆ خوای ڕەب العالەمین ئەناسی الله سبحانه وتعالى کە تەوەکولی بە ئەو هەبێ پێویستی بە شتێکی تر نییە هێشتا ئێمە لە ژیانە ئەترسین حرامە خۆین خراپە ئەکەین باسی یەکتری ئەکەین فرتوفێڵ لە یەکتری ئەکەین بۆ ئەوەی کە ئەو ڕزقە کە خوا بۆی داناوین بە حەڵالی دەستمان کەوێ بەڵامیشی بە حەرامی پایەکەین لە ترسی ئەوەی کە ڕزقەکەمان کوڕبێنێ بۆیە لێرەوە ئەیدەن بەدەم بەحری نیلە خوای پەروەردگار ئەمریان پێکا فەرمیدەن دەم بەحری نیلەوە و لێی گەڕێن ئەم بەحری نیلە ئەچێ بۆ کوێ ئەم ئاوە جۆگەیەکی لێ بۆتەوە بە ناو کۆشک و تەلارەکەی فیرعەون ئەڕوا الله سبحانه وتعالى خەریتەی بۆ کێشاوە ئەم مەلۆتکەیە لا ئەدا لەو ڕێگەیەوە ئەچێ بۆ ماڵی فیرعەون کاتێکە حرەسەکان و ئەوانەی کە لە ماڵەکەیان بانیکەن ئەوە شتێکمان دۆزیەوە سنۆخەکە گیرە بێ لەوێ ئیتر ناڕوا چونکە جێی ئەوەیە خوای پەروەردگار موسا هێناوە بۆ ئێرە
لێرە خوای پەروەردگار ئەمری وایە کە موسا لەوێ لە سنۆخە دەری ئەکەن ئەو جا فیرعون وڵە بیکوژن ئەمە ئەو کەسەیە کە من لێ ئەترسم ئەو جا خێزانی فیرعون ژنەکەی فیرعون ناهێڵێ ئەڵێ ئێمە کوڕمان نییە خۆمان بەخێوەکەین و مناڵێکە لە بەردەستمانە هەش کاتێ ویستمان ئێمە خۆمان بە ئاسانی ئەیکوژین بۆیە فیرعون خۆی ئەبێ بەدایەنی ئەو موسا عەلەیهی سەلام لە ماڵەکەی ئەوا بەخێوە کرێ لە ماڵەکەی وا گەورە ئەکرێ ئەو جا سەیری کە شیری هیچ دایکێک ناگرێ مەمکی هیچ دایکێ ناگرێ شیری هیچ دایکێک ناخوا ئەم هەموو ئافرەتە حامیلە کە من ئەم هەموو ئافرەتە کە مناڵەکەی کوژراوە کوڕەکەی کوژراوە بە بەلۆتکەی سەربراوە هەچ کەسێکی بۆ دێنن سەیرەکەن شیری مەمکی کەس ناگرێ و شیری کەس ناخوا ئەو جا پووری موسا عەلەیهی سەلام کە بە دوای مەلۆتکەکە ئەڕوا ئەزانێ چوو ماڵی فیرعون ئەچێ گوێ هەڵەخا بزانێ ئەم خەڵکە باس و خواست چییە ئەڵێن کاکە کەسێکمانەوێ شیر بەم مناڵە بدا لە ماڵی فیرعونە شیری پێ بدا و پارەی بدەینە لە بری ئەوە ئەڵێ من کەسێکتان پێ ئەناسێنم کە ئەو شیری پێ بدا ئومێ دەکەم شیرەکەی بخوا ئەو جا خوای پەروەردگار دایکی موسا ئەگەرێتەوە بۆ لای موسا عەلەیهی سەلام هەر خۆی شیری پێ ئەدا و حەق و پارەش وەرەگرێ لەسەر ئەو شیر پێدانەی هەتا گەورە ئەبێ لە ماڵی فیرعونیشا موسا گەورە ئەبێت و هەر لە ماڵی ئەویشا دعوە بانگەوازەکە هەتا وەکو کارەساتێکی بەسەر دێ لە دەستی دەرەچێ و قەتڵێکە کات و خۆی ئەشارێتەوە لە موسا و هیجرەتەکا و بەجێی دێڵێ بەڵام دوایی دێتەوە بە پەیامێکی ئاسمانیەوە و دعوە بانگەوازەکە هەتا کۆشک و تەلار و دەسەڵاتی فیرعون لە بن دێنێ بیستومانە چیرۆکەکەی کە لە بەحری نیلە خوای پەروەردگار ئاوی نیلیان بۆ شەقەکە کە ئەوان ئەپەڕنەوە و فیرعون و جەماعەت و دەست و دایرەکەی هەمویان ئەچن بەناو ئاوی نیلە خوای پەروەردگار ئاوەکە دێنێتەوە بەسەرێکا و ئەم دەسەڵاتدارە زاڵمەکەی و ئەنە ڕەبکم الئەعلا من ڕازیمەوە هەندێک خواتان هەبێ بەڵام من خوای هەرە بەرزتانم نابێت لە من گەورەتر خوا هەبێ خوای پەروەردگار ئەم دەسەڵاتە زاڵمەی لە ناو برد بەدەستی مناڵێکە خۆی بەخێوی کرد کە خۆی لە ماڵەکەی خۆیان خۆی خزمەتی کرد چونکم ئەمری خوای پەروەردگاری لەسرە خوای پەروەردگار سەرخستنی موسا و قەومەکەی سەرخست بەسەر فیرعونە لەم ڕۆژەیە بۆیە کاتە لە کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەدینەی منەوەرە بینی خەڵکی بە ڕۆژە بن لە جوولەکەکان گوتیان یا ڕەسوڵ ئەمانە لەبەر سەرکەوتنی موسای عەلەیهی سەلام بەسەر فیرعونە بەڕۆژون فەرمووی ئێمە ئەولاترین بۆ موسا ئێمەش بەڕۆژووە بین ئەگەر ماین ساڵی داهاتوو نۆ دەیش بەڕۆژووە بین واتە ئەوەی کە بەڕۆژوو بووە لەم دوو ڕۆژەیە ئەجر و پاداشێکی گەورەی دەسەکەوێ و بەڕاستی ئەبێ ئێمە تێبفکرین لە هۆکاری بەڕۆژوبوونەکە ئێمە هەموو کاتێک هەوڵ بدەین بۆ سەرخستنی دینی خوای پەروەردگار هەرچەند دەسەڵاتدار هەرچەند بەرامبەرەکەت زاڵم و دەسەڵاتدار و بەتوانابێ ئیلا خوای پەروەردگار دەوری پێ ئەکاتەوە و وەکو کورد ئەڵێ هەموو شتێک لە ضعیفیە بشێ بەڵام زوڵم لە قایمیە والله دیارە زوڵمیان نەگەشۆتە قایمی ئەو زاڵمانەی کە ئەمڕۆ مسلمانان و خەڵکیە چەوسێننەوە ئیلا خوای پەروەردگار دەوریان پێ ئەکاتەوە داواکارم لە خوای پەروەردگار ئیسلاحی حاڵمان بکە خوای پەروەردگار حەق سەرخا بەسەر باتڵە یا ڕەبی خوایگەن ئەوەی زوڵمی لێ ئەکرێ سەری بخەی هەرچی زاڵمەکانێ وەکو فیرعون و دەست و دارەکەی خوای پەروەردگار لە کۆڵ مسلمانان و دیندارانیان بکەیتەوە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی ڕۆژ و نوێژ و تاعاتمان لێ قبوڵ بکەی آمین آمین والحمد لله رب العالمين